السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو لە قوتابیانی خۆشەویستم، قوتابیانی ئەزیزم. ئەمن مامۆستای خۆتانم، مامۆستا هۆشنگ لە خزمەتتان داین بۆ تەمەرکردنی وانەکان. هیوادارم سوود بگێنم بە قوتابیانی خۆشەویستی کوردستانم. قوتابیانی ئەزیز، لە دەستی ڕابردوو لە پێداچنەوەی بەندی 2 بۆ 1 ڕاوەستاین. لێرەدا چەند پرسیارێکمان هەیە، پێخۆشیکاریان دەکەین ئینشاءالله. پرسیاری یەکەم دەڵ ئەو یەکانە کامانە کە لە سیستەمی نێودەوڵەتی بەکاردێنن لە پەیوەندیکردنی ئەنمانی خوارە. درێژی حەوزی مەلەکردن. درێژی حەوزی مەلەکردن بۆی هەیە بە مەتر بێ. باشە، مەتر یەکەی پێوانەی چ بە سیستەمی نێودەوڵەتی بابە. باشە، بارستای ئاوینە حەوزەکە ئار بارستانیا حەوزەکە یعنی مەقسەدمان بڕی بارستایەکەی بەستە پێورێت بە کیلۆگرام. باشە بابە، ئەو کاتی مەلەوانەکە دیخانێت تا دەگاتە ئەو سەری حەوزەکە بە چرکەش دەبێ و بە مینیتیش دەبێ، بە هەردووکی دەبێت. باشە بابە، بەنسبەت یەکە گۆڕین قوتابیان دەڵێ پرسیاری دووەم دەڵێ ئەو پێوانانە بەکار بێنە، ئەو پێوانانە بگۆڕە بە پێی داواکارەکەی خوارە. مەسەلەن ئێستا 6.2 میلیگراممان بیکەنە چی کیلۆگرام. ڕێگایەکەت پێ دەڵێ باشە، هیوادارم مامۆستا خۆشەویستەکانیش ئەو ڕێگای من بەکار بێنن، چونکە بەڕاستی ئاسانترین ڕێگایە. تەنانەت دەتوانم بڵێم بۆ یەکەم جارە بگاتە گوێ قوتابیان و مامۆستایانیش. تا شاکەم قوتابیان، دەتوێت چ بکەی بەچی بابە؟ دەتوێت میلیگرام بکەی بەچی کیلۆگرام؟ چەند پیتە لێرە؟ 2 پیتە. ئەدی لێرە 2 پیتە. 2 سەهمە بکە بەو شێوەیە. باشە، چه هاوبەشە لە مابینی کیلۆگرام و میلیگرام؟ گرام. گرامەکەی بنووسە. باشە، زۆر ئاسانە. کیلۆگرامەکەی ئەلێرە بنووسە. ئەوەی کە دەمان هەیە لە ئاخیر بکەینە چی؟ ئەوە حەفوانە میلیگرامەکەی ئەلێرە دەنووسین. دەمانەیە بکەینە چی؟ کیلۆگرام لە ئاخیر دەنووسین. باشە، ئەو میلی ئەمە خوێندومانە، میلیمان خوێندووە. زۆر ئاسانە. میلیمان خوێندووە. میلی دەتوان چەندە؟ دەتوان سالب 3. باشە، زۆر ئاسانە. کیلۆ چەندە؟ مامۆستا کیلۆ دەتوان 3. باس ئەمن جار هەموو جار بە قوتابیان دەڵێم مادەم کیلۆیەکە دەتوان 3 و لە ئاخیری هاتووە، لە ئاخیری سەهمەکەی هاتووە، ڕێک بە عەکسەوەی بینووسە، دەتوان سالب 3. بۆ چونکە مە گچکە دەکەینە چی گەورە. ژمارەکەمان چەندە؟ 6.02. باشە، 6.02 زەڕبی چەند؟ لە جاران توانەکان خۆ دەکرد و جاران دەتوان سالب 6 بەچی کیلۆگرام. زۆر ئاسانە قوتابیان، وایە؟ زۆر باش. ئەلێرەش بۆ منووسیون کەواتەش ئەنجامەکەمە دەکاسن دەکاتە 6.20 جارانی دەتوان سالب 6. ئەو جاریان سێکەم دەکەینە میلی سێکەم. سێکەم بکەینە میلی سێکەم. میلی بۆ خۆی دەتوان سالب 3، بەس لەبەروی لە ئاخیری هاتو دەبێت چی دەبێتە موجب 3. ژمارەکەمان چەندە؟ 3 جاران دەتوان سالب 9. دەڵێن 3 جارانی دەتوان سالب 9. جارانی چەند؟ دەتوان 3. لە جاران توانەکان چیان لێ دێبابە کۆ دەکرێتەوە. دەکات چەند؟ دەکات 3 جاران دەتوان سالب 6 میلی سێکەم. 88 کیلۆمەتر بۆ مەتر. کیلۆمەتر بکەینە مەتر، ئەمە دەڵێن چی؟ کیلۆمەتر بکەینە مەتر. کەیەکە یعنی کیلۆ لە خشتێکەدا چەند بوو؟ دەتوان 3 بوو، لە بیدایەتی هاتووە بۆیە دەتوان 3، بەس ئەگەر لە ئاخیری بێ دەبێتە سالب 3. ئاگادارم. باشە، ژمارەکەمان چەندە؟ 88. مامۆستا 88 دەڵێن 88 جاران دەتوان 3. مامۆستا زۆر ئاسانە، تەواوەمیش دڵنیان پێت ئاسانە. ئەو پرسیارەش زۆر گرینگە قوتابیان. باشە بابە، ئەومان هەیە چەند پیوانەیەکردنەیەکمان هەیە. دەڵێ 3 خوێندکار چڕی پارچە قوماشێک بۆ پێوە و هەرێکان بۆ 3 جار ئەگە بزانیت کە سری قوماشەکەمان 11.34 گرام بەسەر سانتیمەتر 3 جار. و دوای بە دوواچوونی وەڵامی هەرێکە لە خوێندکاران کام لەم ئەنجامەکان وردی کامیان تەواوە، کام وردە و کامیان تەواوە و کامیان ورد نییە و تەواو نییە. تا شاکەم بابە، مەرجەکانی وردی و تەواو چ بوون؟ تەواو یعنی ڕێک. باشە، لەبیر نەکەن. ئەمە ئەو نرخە ڕاستەقینەکەیە. ئەمە دێن ئەو ژمارانە بەراورد دەکەین بەو نرخە ڕاستەقینەی. گوتمان ئەگەر ژمارەکە نزیکی بخینەوە بکاتەوە ژمارەکەی خۆی، ئەوە وردە. ئەگە بێت و ژمارەکە لە ناخۆیاندا ڕێک بوون بەڵام مەرج نەبێ یەکسان بێبەوە، ئەوە دەڵێن ڕێکە. باشە، ئەگە هیچیان نەبوو دەڵێن هیچیان نییە. تاشە، ئێستا ئارین پێوانەکەی چۆنە؟ 11.32 11.33 11.35 و بخۆشی چەندە؟ 11.34. یعنی هەموو ژمارەکان لێوە نزیکن و لە هەمان کاتدا لە دوویەکیش هاتون، وایە؟ بۆیە دەڵێن ورد و ڕێکە. باشە بابە، کوردین
تماشاکە کوردین ژمارەکەی پیوانەکەی چەند بوو 11.42 11.44 11.43 ها 43 11.43 11.44 مان هەیە 43 مان ئەو ژمارەیە لە خۆی دوورە ئەلەوەی دوورە وایە بەڵام لەناو خۆیاندا ڕێکن بۆ چۆن دەزانین ڕێکن 11.42 11.43 11.44 وایە لە دوێ کاتون کەواتە دەڵێن تەنها چیە ڕێکە ئەدی بەرزین ژمارەی پیوانەکە چۆن بوو 11.04 ئەو هەر تەفنیشەوە 11.34 ئەو 11.55 ئەوە نە لە دویە کاتون هەر ئیشەکەی فشە بووەوە نە لە دویە کاتون باشە وەنە ڕێکیشنە ناخۆیاندا وە لە نرخ ڕاستەقینەکەشی دوورە ئەو 55 ئێرە چەندە 34 ئەوە 34 ئەوەش 34 ئەوە ئەو پۆنچوارە ئەوە 34 دەڵە مامۆستا دەڵم بەڵێ دەنەوەی مامۆستا 34ێکیشی تێدایە کاکە تۆ کۆی گشتی حساب دەکەی یەک ژمارە حساب ناکەی باشە بۆیە دەڵێ نەوردە نەڕێکە دەبێت چ بکە دەبێت قوربانجان دووبارەی کاتەوە پیوانەکەی بۆ ئەوی غەڵەت نەکا باشە بابە ئەو پرسیارە گرنگ بوو دێنە سەر پرسیاری چکە پرسیاری چوار ئەویش گرینگە بابە ئەوە مامۆستا بۆتان دێنێتەوە بابەجان ئەوە ژێکی لە پرسیارە گرینگەکان دەڵێ ڕێسایەکانی ڕەمووسی واتایەکان جێبەجێ بکە لە ئەنجامی ئەم هەژمارانەی خوارەوە طبعا ئەمە نزی خستنەوەمان هەبوو لە ڕەمووسە واتایەکان بە لێکدان و کۆکەم وەنیا لێکدانمان هەبوو دابەشمان هەبوو کەممان هەبوو کۆمان هەبوو ئێستاوە لێکدانە لە لێکداندا ئێستا ئەو دوو ژمارەی لێک دەدەین چمان دەداتێ ئەو ئەنجامان دەداتێ باز ئەمە گوتمان مەرجی لێکدان و مەرجی دابەش ئەوەیە ئەنجامی کۆتایی بکاتەوە کەمترین ڕەمووسی واتای پێش لێکدان ئێستا کەمترین ڕەمووس لێرە چەندە دویە دەبێت ئەنجامەکە بکاتەوە دوو ڕەمووس مامۆستا ئێستا تێگەیشتم ئێدە باشە لەو خوای بە زیاد بێ دوعای خێرت لەبیر نەکەی باشە تاشاک ئێستا بوون منە 26 جارانی 0.2584 کە لێکماندا ئەمە دێن نزیکی دەکەنەوە بۆچی بۆ دوو ڕەمووسی واتایی باش چوارەکە دەڕوە هەشتەکە دەڕوە بۆ مامۆستا یاخەم دە حسابی ئەلۆرا حساب دەکەم ئەلۆرا حساب دەکەم دەڵێم یەک ئەوە سفرار حساب نییە یەک دوو یعنی دەکاتە 0.67 چونکە سفر لە لای چاپ بە ڕەمووسی واتایدا ناندرێ مامۆستاوە لە کوێ باسمان کرد لە چوار ڕێسایەکە بڕۆ تەماشا چوار ڕێسایەکان بکە بابە ئێستا دوو ڕەمووسی واتایە کەواتە ئەنجامەکەی ئەوەیە ئێستا ئەمە 15.3 مان هەیە ئەوە سێ ڕەمووسی واتایە دابەش 1.1 ئەو دوو ڕەمووسی واتایە کاتێک کە دابەشیان دەکەی ئەنجامەکە دێ هەر کاتۆ دوو ڕەمووسی واتایە بۆ چونکە کەمترین ڕەمووسمان چەندە دوێ لێرە دەڵێن 13.9 دەکەوە وەرە ئەوەی نزیکەوە نزیک خستنەوەکان گوتمان ئەگەر لە 5 زیاتر بوو یەکی ئەو بخۆی لادا چێ یەکی هەڵداتە پێش خۆی وایە یەکسەر دەکات چەند چواردە ئەرێ چواردە چەند ڕەمووسی واتایە مامۆستا دووە ئافرین ئەدی بۆ خۆشمانی کەمترین ڕەمووسی واتایە چەند بوو پێش دابەشکردنەکەی دوو بوو کەواتە وەڵامەکەت ڕاستە ئەوەش ڕاست بوو باشە ئێرە لەکەمکردن و کۆکردن ئەو پێوەەر نییە لەکەمکردن و کۆکردن پێوەەر نییە ئەتۆ بەس نزیکی دەخەیەوە بۆ کەمترین خانە هەر ئەوە باشە ئێستا 782.45 کەمی 3.5328 کەمیان بکەین دەکات چەند دەکاتە 778.9172 ئەوە نزیکی دەکەین و بۆ کەمترین ژمارە بابە ئێستا دیقەت دێ ئەو ژمارە تەواوی دەنووسیەوە هەموو جارێ ئەوەی دەنووسمەوە ئەوەی کە کردار نزیکردنەوەکەی دەکەم لە پشتی فاریزەکەی پشتی پۆینتەکەی یعنی ئێرە باشە دووەکە هیچ ناداتە حوتەکەی ئەوە ڕۆیشت بەڵام حوتەکە لەبەروی لە پێنج زیاتر یەکی هەڵدەداتە سەر بخۆی دەڕوە یەکی دەداتە چێ دەکاتە دەداتە یەکەکەی دەکات چەند دەکاتە 778.92 باشە ئەو جارێ کۆیان بکەوە کۆیان بکەوە لە کۆکردنەوەکەیدا مەسەنێرەکانە هەژمارە تاواکە ئەمە ئەوەی کردار نزیکردنەوە دەکەین بابە لەسەر ئەو ژمارە پشت فارزەکەی دەگەین تەماشاوی بکە هەشتەکە یەکی هەڵدەداتە سەر چێ دیخاتە سەر پێنجەکەی وایە لە پێنجەکەی ئەو یەکی هەڵدەداتە سەر چێ بۆ خۆی دەڕوە یەکی هەڵدات سەر چێ دەداتە سەر چوارەکەی یان دەکاتە 797.5 تاو قوتابیانی خۆشەویست هیوادارم وانەکەتان سودی دفێت لە دوعای خێری بەشمان نەکەن و هیوادارم وانەکە بگاتە زۆرترین قوتابی خۆشەویست تاوەکو زۆرترین دوعای خێرمان بۆ بێت
درێخیمەکەن هاوڕێیەکانتان ئاگدار بکەنەوە بەڵکو ئەوانش سودمان بن بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بێ.